گردبوونەوەی بەشداربووانی پرۆژەیەکی نیشتەجێبوونە لە هەولێر کە وەکو خۆیان دەڵێن نزیکەی 2 ساڵە پرۆژەکە ڕاگیراوە و وەبەرهێنەرەکەی ڕای کردووە بۆ دەرەوەی هەرێمی کوردستان و ئێستا بەنهێنی گەڕاوەتەوە. بەشداربووانی پرۆژەکە نیگەرانن لەوەی کە دەستەی وەبەرهێنان بێدەنگە لە بەرامبەر مافەکانیان. زیاتر لە 2 ساڵ دەبیتن ئەو کێشەمانەیە تا ئێستا چارەسەر نەکرا لە پار ئەو وەختەوە دەستمان بە گربوونەوە ئەو شتانە کردیا چەندین وعدیشمان پێدرا هیچ شتێکە تا ئێستا چارەسەر نەبووە. مەشروعەکەش لە جێی خۆی مایتەوە کێشەکانیش ئەمە ناکرێ برین تەنها مستەسمرەکەیە وەکو ئەمە ئەوەی بزانین دەستەی وەبەرهێنانیش تێدایە و ئیسسماریش یعنی هۆکارە لەوەی کە ئەو مەشروعەت تاوا نەبووە هەتا ئێستاکە بەنسبەت پارەکەی هەریەک مەبلەغەی خۆیدا لەبەر ئەوەی ئەو یەکەی نیشتەجێبوونە 594 شوقەیە تقریبان زیاتر لە هیچ یەکەکی نیشتەجێبوون نەمایە هەمووی فرۆشایە بگرە هەندێک کێشەی لەوانەیە ئەوە شەبیتن شوقەی دووبارە فرۆشایتەوە بەنسبەت بە پارەدانەکانیش لە دەفتەر و نیوێک تێدا هەتا 5 دەفتەر دلار پارەیدا. پرۆژەکە بەو نەوعی کڕیدمان بەو شەرتێکە کڕیدمان دەبای ساڵێک پێش ئێستا تەواو ببە ساڵ و نیوەک پێش ئێستا تەواو ببە هەتا ئێستا هیچ گۆڕانکاریەکی نەکردی هەر وەکو خۆی هەیکەلە دەستکاری نەکراوە. داواکاری بڵن ئەوەیە یان با دەست بە مەشروعەکەی بکەنەوە مەشروعەکەی تەواوکەن لە بۆمان یان ئەگەر پێیان تەواو ناکرێتن پارەکەمان بدەنەوە یان بدەنەوە ئیستەسمەرێکی تر. پرۆژەکە داری هەیکەلە. علی خورشید یەکێکە لە بەشداربووانی پرۆژەکە و ئێستا کرێتیە. ئەو ماوەی 3 ساڵە شوقەیەکی بە 26,500 دلار واتە 265 گەڵا لە پرۆژەکە کڕیوە و ئێستاش تەواو نەبووە. مەشروع کاپیتال تقریبان لە 2021 شوقەکەم کڕی لێ بە 265 وەرەقە. ئیتر پرۆژەکەمان دیجەیەکە خۆش بوو بەڕاستی ڕێکوپێک بوو. شوقەکەم کڕی لێیانە برادێکمێ مەکتەب عقاراتی هەیە وتی وەرە شوقە بکڕە هەرزانە ئەمیش بەگوێیم کرد و کڕیم بە 265 وەرەقە بە سەری نەخت 75 مەتر. ئیتر دوای فترێک 6 مانگ 7 مانگ خاوت پرۆژە ڕۆی. ئیتر هاتینە استیسپا وتیان مانگی 12 ئینشاڵڵا لۆتان حەڵ دەکەین. دوای وتیان مانگی 3 لۆتان حەڵ دەکەین. ئیتر هەتا ئێستا مایە. بەشداربووانی پرۆژە نیشتەجێبوونەکە کە ژمارەیان زیاتر لە 600 کەسە و زیانمەند بوونە دەڵێن ئێستا نە پرۆژە دەست بە کارەکانی دەکاتەوە نە حکوومەت ئامادەیە چارەسەری بابەتەکە بکات. داوا دەکەن لایەنی پەیوەندیدار بێتە سەرخەت و کێشەکەیان بۆ چارەسەر بکات. ئیبراهیم زیاد کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.